بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئاڵقەی ژمارە 61 بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری. ئازیزانی من ئەم ئاڵقەیە زیاتر قسە لەسەر فکر و زانست دەکەین یاخود بوارەکەمان زیاتر بواری عەقڵە، ینی زیاتر پرسیارەکانمان لەسەر عەقڵ و شوێنەوارەکانی عەقڵە بێ ئینشاءڵڵا. هەڵبەت ئێمە ئازانی کە گوتاری قورئانی بەشێکی زۆری بەشێکی گرنگی ئاڕاستی عەقڵی ئینسان کراوە و لەبەر ئەوە هیوادارم ئێمەش بتوانین لەم بەرنامەیە لەگەڵ جنابی مامۆستا عەلی باپیر زیاتر ئەوە ڕۆشن کەینەوە، چونکە ڕاستەکەی ئێستاش لای هەندێک کەس لەگەڵەوەشە کە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ینی زۆر گرنگیان بە عەقڵی ئینسانەوە و هەروەها لە شەریعەتی ئیسلامیشە یەکێک لە بنەما گرنگەکانی کە شەرع پارێزگاری لێ یەکات بریتێ لە عەقڵ، بەڵام هێشتا عەقڵ لای هەندێکان هەر جێگای ئەوەیە کە لە بەرامبەر نەقڵە بە جۆرە لە جۆرەکان مەسەلەن پاشەکشاکە یا هەندێک پێیان وایە ئەگەر نەقڵ هەبوو نابێ عەقڵ هەبێ. لەبەرەوە بەرنامەکەمان ئەم جارە خود لەم ئاڵقەیە زۆر گرنگی بەوە دین کە یا پرسیارەکانی من زۆر لەسەرەوە بن کە زۆر پرسیاری عەقڵ بکەم، یاخود با بڵێم شوێنەواری عەقڵ چییە، یاخود با بڵێن عەقڵ چ کاریگەری و ڕۆڵێکی هەیە لە بواری ئاینداریە. مامۆستا زۆر سوپاس، زۆر بەخێر بیت. سەلامەت بن کاک پیرۆز، بەخێر بن یاخوا. سوپاس دەکەین. مامۆستا لە بابەتی سێەم ینی ئاڵقەی سێەم لە کتێبەکەیە کتێبی تەوژمی ئیسلامی و ئالمانی لە خاڵ یەکەمە متمانە و باوەڕهەبوونی تەواو بە عەقڵ دەنووسی. متمانە و باوەڕهەبوون بە عەقڵ خاڵێکی هاوبەشی نێوان ئیسلام و ئەلمانیەتە. حەزمان کرد بزانین چۆن. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. كاك پەیوەند بۆکو لە پێشەچی لە دەستپێکی ئەم ئاڵقەیەدا ئاماژەت پێدا عەقڵ لە ئیسلامدا گرنگ و بایەخێکی یەکجار زۆری هەیە. لە ڕاستیدا زانایان زۆر جوانیان گوتۆ کە دەڵێن العەقل مناط التەکلیف. عەقڵ ئەو شتەیە کە ئەرکداری پێوە پەیوەستە، واتە گەر عەقڵ هەبێ تەکلیف و ئەرکخستنە سەرشان هەیە. ئەگەر عەقڵ نەبێ داوا لێکردنی شەرع نییە بۆ مرۆڤ کە چی بکاو چی نەکە. العەقل مناط التەکلیف. جا مناط يعني ما يناط به، يعني ما يعلق به التكليف. أناط به يعني علق به. كواتا أجر عقل هبه لكسيك دا أو تكليفي شرعي أركداري شرعي روتي ذاك. أجر عقل من روتي ناك. هربوي نشيت أركدارة نكسيك بيهوش بوا وتشيتني عقلي هي بلان لو كاتدا بيهوشة ونام من ضال. رفع القلم عن ثلاثة: عن النائم حتى يستيقظ، وعن المجنون حتى يفيق، وعن الصبي حتى يحتلم. خوتوك هوشكي لو كاتدا كارناكا هتا بيدار دبيتو تكليفي لسرنيا شيت اشتاكو شاد بيتو اگر شاك بو ومن دال اشتاكو بالغ دبي. اما بو بزانين ئیسلام چۆن تەماشای عەقڵ دەکات. جارێ پێم خۆشە دوو پێناسەی عەقڵ بێنم لە ئەلجورجانیەوە. ئەلجورجانی کتێبێکی ناوداری هەیە بە ناوی التعریفات کە خوڵاسە و پوختەی زۆر لە فەرهەنگ و کتێبەکانە. جا ئەلجورجانی لە یەکێ لە پێناسەکانیدا بۆ عەقڵ دەڵێ العەقل ما يعرف به حقائق الأشياء. عەقڵ ئەوەیە کە چیەتی شتەکانی پێدەزانرێ. یەک
لبناسيج كيدا ضلي العقل هو النور الذي يعرف الحق من الباطل أو رناچيك حق باطل حقنا حق ليك جابكاتوا هەڵبەتە ڕەنگە زۆر لە زیادە ڕووی هەبێ لەو پێناسەیەدا چونکە حەق و باڵتیل بەڕەهایی مەرج نییە عەقڵ بتوانێت هەموو حەق و باڵتیلێک لە یەکجیا بکاتەوە بەڵام ئەوە دەگەیەنێت کە زانایانی ئیسلام زۆر اعتیباریان بە عەقڵ کردووە لێکۆڵەرەوان ساختەرەوان نەک ئەوانەی کە لاساییکەرەوە زۆر پشتیان بە عەقڵ بەستووە جا ئەوەی کە جەنابەت ئاماژە پێدا و خاڵی یەکەمە باوەڕ هەبوون متمانە هەبوون بە عەقڵ لە ڕاستیدا لە ئیسلامدا ئەمە شتێکی سەلمێنراوە و زانایان دەڵێن بە عەقڵ وەحی وەردەگیرێ و دواییش هەر بە عەقڵ دەرک دەکرێت یعنی گەر کەسی عەقڵی نەبێ ئەگە عەقڵ نەبووە ئێمە نەمان دەزانی خوا چی فەرمووە بە عەقڵ دەزانی خوا چی فەرمووە و دوای ئەوەش کە زانیمان چی فەرمووە ئەمجا هەر بە عەقڵیش ئەو وەحیە شی دەکرێتەوە و دەرک دەکرێت ئەو هەموو کە لە پووری ئێمە لە بواری ئوسولی فیقه و تەزکیەی نەفس و عیلمی کەلام و ئەوە هەمووی بەرهەمی تێوەڕامان و تێفکرینی عەقڵە لە وەحی مامۆستا ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کردووە من لە پرسیاری یەکەمدا پرسیارم کرد لەسەر ئەوەی کە چۆن عەقڵ ئەبێ بە شتێکی ناوکۆیی لە نێوانی ئیسلام و لە نێوانی عەلمانێتە لە کاتێکا عەقڵ باوە بڵێن لەلای ئەلمانێت بە جۆرە لە جۆرەکان لە هەندێک مەدرسەی ئەلمانیە سنتەرە واتە للای مەثل وەعلا یعنی وەکو خودایەک سیرێکرێت بەڵام بە خۆتەزانی کە لە ئیسلامە عەقڵ ئەو سنتەریەتەی نییە بەو جۆرە بە ڕۆحایە قسەکەمان لەسەر ئەوەیە ئیسلام جۆرێکی تر ئەڕوانێتە عەقڵ حەزمان کرد لەوەی کە جارە با بزانین چۆن ئەم خاڵا بێ بە خاڵی ناوکۆیی دوایەوەش تێڕوانینی ئیسلام بۆ عەقڵ ینی لەوەی کە لەلای ئەلمانێت ڕەهایە و لەلای ئیسلام جۆرێکی ترە حەزمان کرد ئەو جیاوازە ببینین جارێ دیارە من لە کتێبەکەدا باسم کردووەکە ئەلمانێت ئەوە وەکو جەنابەت گوت بەڕەهایی تەماشا عەقڵ دەکا شتێکی دیکە غەیری عەقڵ شک نابە ئەوەیە قەزێکە شتێکی مەرجعێکی دیکە بۆ لاگەڕاوەیەکی دیکە شک نابە بگەڕێتەوە بۆ لای پرسی پێ بکات ئەلمانێت لەم کتێبەدا باش باسم کردووە بەبێ ڕوتوش و بەبێ ڕوودەربایسیکردن و بەبێ خاتری ئەم و ئەو گرتن ئەلمانیەت واتە حیساب نەکردن بۆ خوا سوبحانە وتەعالا لە ژیانی بەشەردا ئێنجا مرۆڤ کە حیسابی بۆ خوا نەکردو حیسابی بۆ وەحی خوا نەکردو بۆ بەرنامەی خوا نەکرد دەبێت چی دەکات دەگەڕێتەوە بۆ خۆی دەگەڕێتەوە بۆ عەقڵ و هۆشی خۆی بۆیە ئەلمانیەت وا تەماشای عەقڵ دەکات کە قسەی سەرەتا و کۆتایی بەدەستە قسەی کۆتایی بەدەست عەقڵە بەڵام ئیسلام وەکو گوتم ئەو پەڕی ڕێزی عەقڵ دەگرێت دەڵێ بەبێ عەقڵ ئەرکداری نایەتە پێش تەکلیف نایەتە پێش و عەقڵ پێویستە یەکەم بۆ وەرگرتنی وەحی دوجار بۆ لێ تێگەیشتنی وەحی پاشان جارێکی دیکەی سێهەم بۆ جێبەجێکردنی وەحی یعنی لە ئیسلامدا عەقڵ سێ جاران پێویستە وەحی خوای پەروەردگار وەحی خوای متعال سێ جار پێویستی بە عەقڵ هەیە یەکەم بۆ ئەوە کە وەری بگرێ ئەگە کەسێ عەقڵی نەبێ خۆ ئەسڵەن وەحی خوا وەرناگرێ دوو بۆ ئەوەی لێی تێبگا شی بکاتەوە لێی تێبگا سێ بۆ ئەوەی جێبەجێ بکە بەڵام لەگەڵ هەموو ئەو ڕێز و احتیرام و تەقدیرەی ئیسلام بۆ عەقڵ وەکو مەخلوقێکی خوا تەماشا دەکە دوجار عەقڵ بریتێ لەو هێزە کە بە مرۆڤ دراوە بۆ ئەوە کە مامەڵی پێ لەگەڵ واقعی دەرەکی خۆیدا بکە هەروەکو چۆن چاوی پێدراوە و بیستنی پێدراوە و سێ هەستەکەی دیکەشی پێدراوە هەستی تامکردن و بۆنکردن و دەست لێکوتان واتە مرۆڤ عەقڵی پێدراوە پێنج هەستەکانی پێدراون ئەوەی کە خاڵی هاوبەشە لە نێوانی ئیسلام و ئەلمانیەتدا بەڵام ئێمە دەڵێن دڵیشی پێدراوە کە ئەوی شوێنی خوڕپە و ئیلهامە و شوێنی دابەزینی وەحی خوای پەروەردگاریشە بۆ سەر دڵ و دەروون نەزەلە بیه الروح الأمین على قلبك لتكون من المنذرين بلسان عربي مبين کەواتە جیاوازێکە لێرەدا ئەوەیە
ئیسلام عقل وەکو خۆی هەیە ئاوا تەماشای دەکە کە بریتێ لە دووسراوێکی خوا علمانیت لە قەبارە و کەوری خۆی زیاتری دەباتە دەرێ بە ڕەهای تەماشای دەکا شتێک کە سنووردارە بە خەیاڵی خۆی ڕەهای دەکا هەر بۆیەش تەوژمی علمانی ڕێڕەوی علمانی کە دێ بە ڕەهایی پشت بە عقل دەبەستێ و عقلیش ڕێژەییە چۆن مرۆڤ هەر بۆ خۆشی شتێکی ڕێژەی و سنووردارە تواناکانیشی سنووردارن جا کە تۆ چاوەڕوانی کرد لە عقل هەبوو زیاد لەوەی کە لە توانایدا هەیە ئەو کاتە بە ناچاری ناچار دەبێت بە عقل هێندێک قسام کە هێندێک بڕیارانی پێ بدەیت کە لە حەزم و قەبارەی خۆی گەورەترن مامۆستا خاڵێکی جەوهەری یاخود باڵێن خاڵێکی سەرنجڕاکێشم بینی لە کتێبەکە ئەویش ئەوەیە کە دەنووسی دۆزەخیەکان هۆکاری چوونە دۆزەخیان بریتێ لەوەی کە عقلیان بەکار نهێناوە بەڵێ ئەمە چۆنەوە ئەمە هەر لە سوورەتی مولکدا خوای پەروەردگار دوایەوە کە باسی ئاوا ئاەتەکان بە هەموو بێنم دەفەرمێ كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا ما نزل الله من شيء إن أنتم إلا في ضلال كبير وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير جاكاکە پەیوەندوەرە تەماشا ئەم ئاەتە مبارەکانە بکە دوای بەراوردی واقعی ئێستای مسلمانانیان لەگەڵا بکە دەفەرمی هەر کە پۆلێک فڕێ دەدرێنە دۆزەخەوە دۆزەخەوانەکان خەزەنەت و ئەوانەی کە خەڵک لەوێدا کۆ دەکەنەوە خەزەنە کۆی خازینەوەتە کۆکەرەوە ئەوانەی خەڵک لە دۆزەخدا کۆ دەکەنەوە لیان دەپرسن ئەلەم یەئتیکم نەذیر ئەرێ ئێوە وریاکەرەوەیەک ترسێنەرێکتان بۆ نەهادا دەرتام کە تۆ تووشی ئەم واقعانە بن قالوا بەلا وتیان با قد جاءنا نذير وریاکەر و ترسێنەرمان بۆ هات فكذبنا ئێمە هەر یەکسەر بەفای تعقیب هەر یەکسەر کە بۆمان هاتن بەبێ تێوەڕامان و بیرلێکردنەوە سەر بە درۆماندانان وقلنا ما نزل الله من شيء گوتمان خوا هیچ شتێکی دا نەبەزاندوە ئین ئەنتم ئیلا فی ضلال کەبیر ئێوە ئەی پێغەمبەران ئەی وریاکەرەوان ئێوە لە گومڕایەکی گەورەدا دوای دان بە هەڵی خوان دادن وقالوا لو كنا نسمع أو نعقل وگوتیان ئەگەر بیستە بامان یا فامی بامان پێشێ بیستن پێش دەخەن بۆ زۆری چونکە بە زۆری خەڵک کاک پەیوەند بە زۆری خەڵک لە ئەنجامی گوێ بیستبووندا لە ئەنجامی بیستن لە خەڵکی دیکەدا ڕێک دەگرێتە بەر کەمینەن ئەوانەی لە ئەنجامی بیرکردنەوەی خۆیاندا بە زۆری خەڵک چ ببیستێ ئەها کوردەواری خۆمان دەڵێن خەڵک عەقڵی لە چاواندایە جامنەوەشم بۆ زیاد کرد دەڵێن بەڵکو جاریوا خەڵک عەقڵی لە گوێیاندایە چ ببیستێ ئەو ڕژێمە خۆسەپێنانە کە لە ناوچەکەدا هەن کە لە دنیادا هەن بۆ زۆر جەخت دەکەن لەسەر ئەوەی پێی دەڵێن هێزی چوارەم ڕاگەیاندن چونکە زان خەڵک عەقڵی لە چاوان و لە گوێیدایە بە زۆری چ ببینێ و چی بیستە دەکەوێتە ژێر کاریگەری بۆی ئەوانە دەڵن قالوا لو كنا نسمع ئەگەر بیست بمان ئەو نەعەقیل و یاگە بە خۆمان یان بۆ خۆمان فامی بامان یا لە گوێمان بەوانە گربا کە دەفامن ما كنا في أصحاب السعير ئێستا لە نێو هاوڵانی کڵپەی دۆزەخدا نەدەبووین خوا چی دەفەرمی فاعترفوا بذنبهم دانیان بە گوناحەکەیان داهێنا کەواتە گوێنەگرتن لە خەڵک و بیرنەکردنەوە ذنبە فاعترفوا بذنبهم بە گوناحەکە دانیان بە گوناحەکەیان داهێنا جا فسحقا لأصحاب السعير دووری بۆ هاوڵانی دۆزەخ کەواتە بەکارنهێنانی عەقڵ و بەکارنهێنانی بیستن بە شێوەیەکی ڕاست و دروست ئەمە گوناحێکە مرۆڤ تووشی دۆزەخ دەکا جا گوتم ئەگە بەراوردی واقعی ئێستای مسلمانان بکەی لەگەڵەوەدا ئەها مسلمانان چونکە ئەو گوناحیان زۆر کردووە گوناحی دۆزەخیەکان کە ئێمە زۆر جار کاک پەیوەند خەڵکی مسلمان وا دەزانێن هەر لە بەرناوی مسلمانە مافی ڤیتۆی هەیە کاک ئێمە مسلمانین وارەزانێ ئەو صفەتە زەمانەی کە خوا پاڵی داونە لای مشریکان و کافران و منافقان مسلمانان لێی بەدەرە لیان بەدەرە نا ئەوە تا خوای پەروەردگار بۆچی وا دەفەرمێ دەڵێن ئەگە بیستە بامان یاخو فامی بامان ئێستا ئەوە نەدەبووین دانیان بە گوناحی خۆیان داهێنا کەواتە هەر کەسێکی کە شاک نەبیستێ و عەقڵی خۆی بەکارنێنێ هەمان گوناحی کردووە
و دوایش دیسان هەمان سزات چاوەڕێ دەکا. ئەو کەواتە بۆچی دۆزەخەکان وا دەڵێن هۆکاری سەرەکی چوونە دۆزەخ بریتە لە بەکارهێنانی عەقڵ و دیارە بیستنیش هەر پەیوەندی بە عەقڵەوە چکە خۆ ئاژەڵەکانیش دەبیستن بەڵام لەبەر عەقڵێکیان نییە ئەوەی کە بیسراوە تەحلیلی بکەن و شی بکەنەوە بیری لێ بکەنەوە ئیسفادەی ناکەن وانە ئولائیکە کەلئەنعام بەل هوم ئەضەل ئاژەڵان دەبیستن ئەوانیش دەنگ دەبیستن و دیمەنەکان دەبینن بەڵام عەقڵ و هۆشێکیان نییە بیسرا و بیندراوەکان وێنەی شتەکان شی بکاتەوە و ئەنجامگیری لێ بکە بۆیە کەواتە دوو هۆکاری سەرەکی بۆ چوونە دۆزەخیان باسکراون یەکەم نەبیستن لە کەسانێک کە عەقڵ و هۆشیان هەیە دوو بەکارهێنانی عەقڵ و هۆشی خۆ. بەڵێ مامۆستا دەنووسی خوای بەرز و زاڵ دوو ڕەوانەکراوی بۆ لای خەڵکی هەن ئەمە هەڵبەت لە کتێبەکە ئاوە هاتووە یەکیان پەنهانە کە عەقڵە دووەمیشان ئاشکرایە کە پێغەمبەرە یا کە پێغەمبەرانە ئەمە ڕای چییە مامۆستا مەبەستیش لەمەیە چی؟ ئەمە تەماشا بکە ئەمە ڕای ژمارەی لە زانایانە بەڵام من ئەو کتێبەی لێمەوە نەقڵ کردووە هی الذريعة إلى مكارم الشريعة هي راغب الأصفهاني. راغب الأصفهاني كخاوني مفردات ألفاظ القرآن كما الكتاب زور نايبيهن براسي زانايش زور برجسة إسلاما جاء أبي جوادله وأبو حامد غزالي شخصي شيء للشيوي هي وزاناني ديكش ابن تيمية شخصي للشيوي هي بلا أو تعبيره هي أو بۆ شێوە هێناوێتی دڵخوا سبحانه وتعالى ڕەوانەکراوێکی پەنهانی هەیە کە بریتێ لە عەقڵ و هۆشی مرۆڤ و ڕەوانەکراوێکی ئاشکراش کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. من پێم وایە ئەوە لەم ئاەتە مبارەکەی وەرگرتووە لە ئاەتی ژمارە 33 لە سوورەتی الرومدا کە دەفەرمێ فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. ڕووی خۆت بەڕاستی بەرامبەر بە ئاین ڕابگرە. فأقم وجهك للدين الدين مادەم ئەلیف و لامی ناساندنی لەسەر بوو و لێر ناگونجێ بەس پێ جینسی دین بێ کەواتە لێردا ئەلیف و لامەکە کە بۆ ناساندنە واتە ئاینەکەی خوا ئەلیف و لام لێردا بۆ عەهدە ڕووی خۆت بەرامبەر بە بەرنامەکەی خوا ڕێک ڕابگرە. باش فطرة الله التي فطر الناس عليها ئەو ئاینەی خوا هەمان ئەو سروشت فیتڕەت و زەکماکەی کە خوا خەڵکی لەسەر ڕزکاندووە لەسەر سروشتاندووە لەسەر خوڵقاندووە کەواتە فیتڕەت و شەریعەت من بەو تعبیری خۆمە فیتڕەت و شەریعەت دوو ڕووی دراوێکن جاران پارێ دراو هەبوو ئاسن کانزایی خەت و شێری هەبوو بۆ وێنە لە ڕاستیدا شەریعەت و فیتڕەت دوو ڕووی دراوێکن بەڵام ئایا معنای وایە هەرچی شەریعەت هێناوێتی لە فیتڕەتیشدا هەیە و هەرچی فیتڕەت لە فیتڕەتدا هەیە شەریعەتیش پشتگیری دەکا نا ئەو بەو ڕەهاییە نییە چونکە ئەگەر فیتڕەت هەموو ئەوەی کە لە شەریعەتدا دابەزێدراوە تێیدا بووایە پێویستی نەدەکە شەریعەت بێت نا بەڵام بەستەوەیە کە فیتڕەت پشتگیری ئەو شتانەکە کە شەریعەت دەیان فەرموێ هەرچی شەریعەت دەیفەرمێ فیتڕەتی ئینسان فیتڕەتی ساخ عەقڵی ساخ پشتگیری دەکا بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبێکی ناوداری هەیە بە ناوی دەرء التعارض بین العقل والنقل لابردنی تێکگیران لە نێوانی عەقڵ و وەحیدا دەڵێ قد يأتي الوحي بمحارات العقول ولكن لا يأتي بمحالات العقول دەڵێ جاری وایە وەحی شتێک دێنێ کە عەقڵ تێیدا سەراسیمە دەبێ تێی ناگا بەڵام هەرگیز وەحی شتێک نایەنێ کە عەقڵ بزانێ مستەحیلە و لەگەڵی تێبژیرێ جاری وایە لە هەموو شتێکی وەحی تێناگە عەقڵ بەڵام لەگەڵ هیچ شتێکی وەحیدا عەقڵ تێک ناگیر. مامۆستا هەرچەندە لە سەرەتایە باسیشت کرد باز حەزەکەم ئەم پرسیارە بکەمەوە چونکە ئەمە زۆر بە گرنگەزانم لە کتێبەکە هاتووە ئەگەر عەقڵ نەبوایە ئاین نەدەما ئەگەر ئاینیش نەبوایە عەقڵ سەرگەردان دەبوو ناوەڕۆکی ئەم با بڵێن ئەم هاوسەنجیە چی ڕوو نەکاتەوە چی ئەسەلمێنە مامۆستا؟ ئەمەش هەر قسەکەی ڕاغیبی ئەسفەهانیە ئەگەر عەقڵ
ئەگەر عقڵ نەبێ ئاین نامێنێ یعنی چی یعنی ئێمە بەهۆی عقڵەوە کە ئێمە هەین خوای پەروەردگار وحی بە پێغەمبەراندا دابەزاند و ئێمە لێی تێدەگەین ئەگەر ئێمە نەبووینایە خۆ خوای پەروەردگار وحیدا نەدەبەزاند وگوداشی بەزان بە کەس نەدەبوو لێی تێبگا کەواتە بوونی وحی لەسەر زەوی لە ژیانی ئێمەدا پەیوەستە بە بوونی عقڵەوە ئەگەر عقڵ نەبێ وحی نابێ یعنی کەس ناوێ لێی تێبگا ئەگەر وحیش نەبێ عقڵ سەرگەردان دەبێت وەکو من لە مۆسوعەی درەوشاوی ئیمان و پوچەڵی ئیلحاد لەبەر ڕۆشنایی زگماک و عقڵ و زانست و وحیدا باسم کردووە لە هەموو فەیلسوفەکانەوە هێناومە ئەوانی یۆنان ئەوانی میزۆپۆتامیا ئەوانی ڕۆژهەڵاتی ئاسیا ئێران میسر یۆنان هێناومە کە چۆن لەبارەی ناسینی خوای پەروەردگار چۆن تووشی هەڵەی سەخت بوون لەبارەی ئەوە کە چۆن بژین لەبارەی زۆر لە شتە بنەڕەتیەکاندا کە فەلسەفە ویستوێتی ئەو مەتەڵانەی بوون حەلکە تووشی هەڵەی چەند ناقۆڵا بوون لە ڕاستیدا بەبێ عەقڵ وحی بوونی نابێ لەسەر ئەرزی واقع و بەبێ وحیش عقڵ سەرگەردان دەبێت سەری لێ دەشەوێ هەروەکو هەر کاتێ بەشەریەت لە وحی دوور کەوت بێتەوە تەنیا بە دوای پێغەمبەراندا عەلەیهیمو سەڵات وسەلام مرۆڤ توانیوێتی وەڵامی پرسیارە وجودیەکانی خۆی دەستخا و مرۆڤ توانیوێتی ژیانێکی تەندروست بگوزارێنێ چ لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕوحی لە ڕووی فیکری کاتێک کە لە پێغەمبەران لە وحی دوور کەوتۆتۆ مرۆڤایەتی تووشی سەرگەردانی و سەر لێ شێوەیەوە جا ئەوە ئەبوو حامدی غەزالی بە تعبیریش کە دەیهێنێ لە کتێبێکی دیکەیدا لاما بە کتێبی الاقتصاد في الاعتقاد دەڵێ العقل أساس يعني أس والوحي حارس وما لا أساس له فمهدوم وما لا حارس له فضائع ئەوە دەڵێ عقل بناغەیە وحیش پاسەوانە ئەوەی بناغەی نەبێ ڕووخاوە ئەوەی پاسەوانیشی نەبێ زایە بووە یعنی عقل بناغەیە بۆ ئەوە کە وەکو گوتم وحی وەربگیرێ وحی فام بکرێ وحی جێبەجێ بکرێ بەڵام دواییش وحیش پاسەوانە بۆ عقل کە بەغەڵەت دانەچێ پاسەوانە کە ئێشک چییە لە عقل کە سەرگەردان نەبێ سەری لێ نەشێوێ بەتاکید هەر شتێکیش کە بناغەی نەبێت ڕووخاوە و هەر شتێکیش کە ئێشکچی و پاسەوانێکی نەبێ زایە بوو فەوتاوە مامۆستا هەر لەو نزیکانە پەرەگرافێکی دیکە ینی دێڕێکی زۆر جوانی تیابەدی کرد هێنامە جارشکە ئەکەمەوە بە پرسیار کەواتە شەرع نووسراوە کەواتە شەرع عەقڵێکی دەرەچی و عەقڵی شەرعێکی ناوە چییە مەبەستم ئەوە بوو ئەمە ئەگەر دووشت بن مەسەلەن بۆ نمونە کەواتە شەرع عەقڵێکی دەرەچی و ئەوەی تریشان عەقڵ شەرعێکی نێوەچی بێ با بزانین ڕەنگە ئینسانی بڕوادار ڕەنگە ڕێ بکەوێتە هەردووچیان بەڵام ئایا دەکرێت لە تەنیشتیەوە ئێمە قسە کەشمان لەسەر تەوژمی ئیسلامی و ئەلمانیە دەکرێت مەسەلەن بۆ منە تەوژمی ئەلمانیش یەکێک لەم شتانەی هەبێ وەکو گوتم لە تەوژمی ئەلمانیدا مەسەلەی وحی و شەرع و ئەوانە حساب بۆ نەکراوە ئێمە قەزێکەمان لە ئەوەیە کە ئیسلام چۆن تەماشای عەقڵ دەکا ینی لە شوێنی خۆیدا دایدەنێ بەڵام لە قەباری خۆی نایباتە دەر هەڵەی ئەلمانیت لەوەدایە کە لەبەر ئەو کە وحی شک نابا بە ناچاری دێنێ عەقڵ لە قەباری خۆی گەورەتر دەکا و لە توانای خۆی زیاتری لێبار دەکا مامۆستا من مەوەسم ئەو بوو عەقڵیش شەرعێکی نێوە چییە دەکرێت ئەوان ڕێیان بکەوێتە ئێرە عەقڵ شەرعێکی نێوە چییە دەکرێت ئەوان مەسەلەن بۆن منە لەم ڕەهەندەیە مەسەلەن بۆن من کامەش عەقڵ شەرعێکی نێوە چییە مەسەلەن بۆن منە ئەوانش ئەو شەرعیان هەبێ بە خۆی هەر ئاوایە تعبیرەکە بێتەوە یادم لە هێندەی لە کتێبەکان دەزانیان کە لەبارەی شریعەت و حیکمەتەوە قسەیان کردووە طبعا ابن رشد کتێبێکی هەیە فصل المقال فيما بين الشريعة والحكمة من الاتصال كما بس إلى الشريعة عقلة وحي وعقل قصدك أويك خوا سبحانه وتعالى وكو شون پیغمبرانی ناردون عليهم الصلاة والسلام وحي پیدا ناردون كأما دا گونجێ ئەگەر عقل چەمکەکەی فراوانتر کەین بڵێن مەبەست پێ معریفەت و زانیاریە ئەو کاتە دەتوانین بڵێن وحی زانیاریەکی دەرەچیە لە دەرەوەی مرۆڤەوە بۆ مرۆڤ دێ بەڵام عقل و فیتڕەتی مرۆڤ
ئەوی شریعەتێکی نێوەچیە بۆ وەکو ئاەتەکەی سوورەتی ڕوومان خوێندەوە فأقم وجهك للدين حنيفة فطرة الله التي فطر الناس عليها ئەو دینی حەنیفەی کە لە دەرەوەی مرۆڤە بۆ مرۆڤ دێ بە پێغەمبەراندا دەنێردرێ لەگەڵ ئەو فیتڕەتەی ئەو زەکماکەی ئەو خواڕستکەی کە خوا مرۆڤی لەسەر خوڵقاندووە پشتگیری یەکدی دەکەن یعنی ئەو وەحیە دەرەچیە هیچ ناڵێکە لەگەڵ ئەو فیتڕەتە نێوەچیە کە هەندێک لە زانایان هەر بە شریعەتیان ناوناوە ئەوی زۆرێکە لە شریعەت چونکە ئینسان ڕێنمایی دەکات ئێستا تۆ تەماشا بکە ئەوانەی کە دوور بوون لە شریعەتی خوای پەروەردگار بەڵام تەماشا دەکەی زۆر جار زۆر شتە حەق دەپێکن لەوەی کە لە ژێڕچێفی عەقڵی مرۆڤ و لە ژێڕچێفی توانە ڕێژەیەکانی مرۆڤدایە خۆگەروانە بوایە دەبوو مرۆڤایەتی جگە لەوەی کە بە دوای وەحی دەکەوێت هەموو بوو بە شێتخانە بەڵام نا ئەو نورەش کە خوا دایناوە لە فیتڕەتی مرۆڤدا ئەگەر مرۆڤ ئاگای لێ بێ زۆر شت پێشانی ئینسان دەدا ئەو فیتڕەت و زەکماکەش زۆر شت بۆ ئینسان دەخاتە ڕووە دەستی دەگرێەوە نایاڵێ زۆر ئەوە بێ زۆر بەو لاولادا بچێ بۆیە ئەوە فعلەن شتێکی ڕاستە کە وەحی دەتوانین بڵێن زانیاریەکی دەرەچیە بۆیە ناڵم عەقڵ چونکە دیارە وەحی زانیاری خوای پەروەردگارە لە دووتوێ کتێب بەرنامەکانی دەبەرجەستە بۆ بەڵام هەندێک لە زانایان وایان تعبیر کردووە وەکو گوتم وشەی عەقڵیان چەمک و واتایەکان وا لێ کردووە کە مەبەست پێی عیلم و شارەزایی بێ کەواتە فعلەن وەحی زانیاریی دەرەچی لە دەروی مرۆڤ بۆ مرۆڤ دێ و فیتڕەتی مرۆڤ و یاخود عەقڵی مرۆڤیش بریتێ لە شریعەتێکی نێوەچی کە خوای پەروەردگار دایناوە سا بۆ وێنە هندێک یاسای بەدیهی هەن لە عەقڵی مرۆڤدا خۆ بەبێ ئەو یاسا بەڵگە نەویستانە مرۆڤ نەیدەتوانی هیچ بیرکردنەوەیکی ڕاست و دروستی هەبێ هیچ ئەنجامگیریەکی هەبێ بۆ وێنە هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی هەیە بۆ وێنە هەموو ڕێکخراوێک ڕێکخەرێکی هەیە بۆ وێنە دوشتی پێکەوت دژ و ناکۆک ناگونجێ ببن شتێک بش بێ و نەش بێ یعنی کۆمەڵێک یاسای بەڵگەنەویستی عەقڵی هەن کە خوای پەروەردگار لە مرۆڤدا دایناون کە ئەو شریعەتن یعنی ئەوانە دەبنەوە بناغە بۆ دەرکردن و فەهمکردنی ئەو شریعەتە دەرەچی کە خوای پەروەردگار بە پێغەمبەران دەدێنێرێ مامۆستا ئەوە زۆر جوان ڕوون بۆەوە کە ئیسلام چەند گرنگی بە شریعەت داوە بە تایبەتی ئەوەی کە جەنابشت چەند ئاەت بە نمونە هێنایەوە بە عەقڵ داوە عەفو چەند گرنگی بە عەقڵ داوە ئەوە ڕوون کرایەوە و جەنابەت بە چۆنەڵێ بە دەلیلی ئاەت ئەوە سەلماند با ئێستا بینە سەر ئەوەی ئەو شتانی کە عەقڵ تعتیلەکەن عەقڵ سڕەکەن عەقڵ نایهێڵن سەبارەت بەوە ئیسلام چۆن لەوە ڕوانێت ئیسلام دیارە هەندێک لە زانایان دەڵێن الكليات الخمس هند دلن الكليات الست يا الضروريات الست كمن بيما علاش بينج وشش وحوت وهشت واناش زياترن كم بريد تشين اوانا زانان دلن شريعته هاتو اوشتانا او بينج يا شش يا حوت يا زياتر بشتبن رات يعني لما روف داب ولا كوم القاده بباريزي يكشك لو انا بريتيل الدين هاتو دين بباريزي جين حياة هاتو عقل بباريزي هاتو نسل وشا بباريزي هاتو مالو سامان بباريزي هاتو ابرو كرامت بباريزي هاتو همنو اسايج بباريزي كم لكتب كان يخوم او حوتن باس كردون يشي لوش تاني ك شريعه زور مبسيتي بباريزي بريتي العقل عقل باراسنكي بدوشي ودبي يكم او عقل باش پەروەردە بکرێ تێبگەیەندرێ دوو لە هەموو ئەو شتانی کە نەخۆشی دەکەن و پەچی دەخەن و لە کاری دەخەن دوور بخرێتەوە کە بێتێ لە مادە سەرخۆشکەرەکان يعني خوای پەروەردگار کە دەفەرمێ ئەیها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون أي أواني بڕواتان هێناوە بەدڵنیایی شەراب و قمار و ئەوانەی ئەو شتانەی کە والأنصاب والأزلام بتوصەنەمەکان لەگەڵ زەلەمەکان زەلەمەوە بۆ کەشتیان پێ یان نسیب
ئەوانە هەمویان پیسن لە کردەوەی شێتانن خۆتانێ لێ دوور بگرن بۆی سەرفراز بن. مرۆڤ بەچی لە ئاژەڵ و لە دروستکراوەکان دیکە کە لەگەڵی دەژین لەسەر زەوی زیاد دەکرێتەوە بەعەقڵ. بۆی هەر شتێک ئەو عەقڵە پەک بخا مانەوە ئینسان ئەگەر ئەو سنوورە نەما لە نێوانی مرۆڤ و ئاژەڵەکاندا کە عەقڵە مرۆڤ مانەوەکو ئەوان لێ هاتووە چۆتۆ ڕیزی ئەوان. بۆی هەر شتێک کە مرۆڤ بکاتەوە بە ئاژەڵ کە بریتێ لە زەربەدان لە عەقڵ و نەهێشتنی عەقڵ ئیسلام قەدەغەی دەکا هەڵبەتە جگە لە حاڵەتێکی هەڵاوێردراوەی کە ئێستا بەنج بڵێین کە بە شێوێکی کاتی ئەو مرۆڤە وا دەکەن کە هۆشی لای خۆی نەمێنە بۆی هەست بە ئازارەکە نەکە ئەوە بۆ کاتی عەمەلیات و یا هێندێک چارەسەری قورس و ئەوەنەوە ئەو شتێکی هەڵاوێردراوە. ئەگەر نا بەکارهێنانی مادە سەرکەرەکان کە ئێستا ئەو زاراوایان بۆ بەکارهێناوە یان مادە هۆش لابەرەکان قەدەغەیە و بە گوناحی گەورەش لە قەڵەم دەدرێت بەکارهێنانی ئەو مادە سەرکەرانە بۆ وەکو گوتم مرۆڤ بە عەقڵ لە ئاژەڵ و لە دڕندە و لەوانە زیاد دەبێتەوە جا بێنێ بەدەستی خۆی بە پارەی خۆی عەقڵەکە لە خۆی دالابەرێت دیارە تاوانیش زۆر گەورەی کردووە. من جارێک بەرپرسێکی ئەم وڵاتە چووبم بۆ پیرۆزبایی دەستخۆشی لێکردن و هیوای سەرکەوتن بۆ خواستن ئەنجا ئەوە مەجلیس بوو قسەکران و ئەوانە یادەکە مەجلیسێ هی خۆیان بۆ هەر من لێ چووبم بۆ پیرۆزبایی لێکردن دار و باسی شەراب خواردنەوە و مەی خواردنەوە ئەوانە کرا بیژە ئەو بەرپرسە کە من چووبم پیرۆزبایی لێ بکەم گوتی وەڵام من هەر بە مناسەبەت دەخۆمەوە زۆر ناخۆمەوە جارێگە میوانێ شتێکم برێن میش تەماشایەکم کرد و گوتم فڵان کەس گوتی بەڵێ گوتم ئەم وڵاتەی ئێمە بەڕاستی ئەوەندە عەقڵی کە هەش زۆر کەمە پێی بەڕێوە ناچێت دەبێ هەوڵ دێ عەقڵی دیکەش بخەیە گەڵ عەقڵی خۆت نەک ئەوی هەشتەوەش لە دەست دەی ئەم وڵاتە بەبێ عەقڵی بەڕێوە ناچێ پێشێ ناخۆش وەڵام شتەکە وا هات گوتم ئەم وڵاتە بەڕاستی ئەگەر عەقڵێکە تێ دەبێ هی دیکەی خەڵکیشی بۆ قەرز کێ چکۆ من پندێکم هەیە دەڵێم عاقڵە و کەسێ بە عەقڵی خەڵکی خۆی دەوڵەمەندکە عالیمە و کەسێ بە عیلمی خەڵکی خۆی دەوڵەمەندکە نەک کابرا پێی وابێ هەموو شتێک دەفامێ و هەموو شتێک دەزانێ ئەوەی کە هەموو شتێک دەزانێ بەس خوایە سوبحانە وتەعالە. جا کەواتە بەڵێ لابردنی عەقڵ و زیانگەیاندن بە عەقڵ یەکێکە لە گوناحە گەورەکان لەو گوناحانەی کە خوای پەروەردگار بەکردەوەی بە پیس و بەکردەوەی شەیتانی ناوناوە. جا هەر بەو بۆنەوە ئەوەش بڵێم باشە جارێک لە مەجلیسێکدا ئەوە هەندێک خەڵک لەو جۆرانە بوون کە دیارە مەیان دەخواردەوە شەراب و ئەوانە یەکێکیان گوتی مامۆستا وەڵاهی دیارە شەرابخۆرەکانی جاجار بە هێندێک قسەی بێبنەما خۆیان هەڵدەخەڵەتێن گوتی مامۆستا خوا خۆ لە قورئاندا خوا نەیفەرمووە خۆ نەیفەرمێی خۆنەوە هەر فەرمیتی فەجتەنیبوه خۆی لێ دوور بگرن. گوتم بەڵێ گوتی خوا خۆ نەیفەرمێی خۆنەوە. تمجا ئەگەر جەنابەت عەقڵەکەت باش ئیشێ بکە لێرە کە دەفەرمێ فەجتەنیبوه زۆر بەهێزترە کە دەفەرمێ مەی خۆنەوە. گوتی چۆن؟ گوتم کە دەفەرمێ فەجتەنیبوه بۆ وای فەرمووە چونکە مامەڵەکردن لەگەڵ مادە سەرخۆشکەرەکاندا ئەگەر شەرابە ئەگەر تریاکە هەموو شتەکانی دیکەیە هەر خواردنەوەکەی و بەکارهێنانەکەی قەدەغە نییە بەڵکو کردنی ئەوانەی کە ها مادەی ڕۆکی خاش دەچێن و دەڵێن دوای دەبێتە تریاک کردنی ڕێنێوهێنانی پاشان فرۆشتنی کڕینی دروستکردنی بردننی بۆ کەسەی کە دەیخوا لەگەڵ دانیشتنی ئەمجا دوای خواردنیشی ئەگە خوا فەرموو بامەی خۆنەوە بەس خواردنەکەی قەدەغە بوو. بەڵام پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام خوا لە شەرابدا چەند کەسی نەفرین لێکردوون ئەو کەسەی کە دروستی دەکا ئەو کەسەی کە دەیکڕێ ئەوەی دەیفرۆشێ ئەوەی بۆی دەبا ئەوەی لەگەڵی دادەنیشێ ئەمجا دوایوی دەشی خواتەوە. ئێستا کە دەفەرمی فەجتەنیبوه بواتە هیچ جۆرە مامەڵەیەک لەگەڵ ئەوە دامەکەن ئەوە زۆر مانەکەی فراوانترە و پاشان من کە بە تۆ بڵێم ئەو شتە دەست لێمەدا زۆر جیالێ بڵێم هەر توخنی مەکەوە خوا دەفەرمی هەر توخنی مەکەوە ئەگەر لە بەڵگە بگەڕێنەوە بەڵگەیە بەڵام ئەگەر تۆ کەیفت لەوە بێ بەدەستی خۆت بە پارەی خۆت عەقڵی خۆت لابەری ئەوە شتێکی دیکەوە. مامۆستا منش بە فرسەت ێزانم هەندێک بۆچوون هەبوو سەبارەت بەوەی کە خیتابی ئاەتەکەی کە نەهی لێکات
حرامەکە لەسەر ئەوەیە کە خودی سەرخۆشکردنەکەیە ئەگەر ئینسان بیخواتەوە سەرخۆشینەکە کەواتە ینی ئینەکە نایگرێتەوە حەزم کرد ئەمە وەکو ڕوونکردنەوەیە کە گەر جەنابەت ینی پێی وایە ئەگەر مەی بخواتەوە سەرخۆش نەبێ واتە نەهی ئاەتەکە نایگرێتەوە. ئەبجا ئەوەش یەکی دیکەی لەو بانانەی کە لەم ئاەتە مبارەکەدا هەیە. ئەسڵەن لە فەرمایشتی پێغەمبەردا هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ما ئەسکەڕە کەثیڕه فەقەلیلሁ حەرام یان دەفەرمێ كل مسكر خمر وكل خمر حرام. ئەم فەرمایشتان هەموویان هەن. هەموو سەرخۆشکەرێک خەمرە هەموو خەمرێکیش حرامە. ئەوی دیکە دەفەرمێ ئەوەی کە بە زۆری سەرخۆشبی کەمیشی حرامە. ئەسڵەن ئاەتەکە کە دەفەرمێ فەجتەنیبوه ئەها نەیفەرمەوە ئەگە پێ سەرخۆشن پێ سەرخۆش هەر دەفەرمێت تۆخنی مەکەون هەر لێی دوورکەونەوە کەواتە ئاەتەکە ئەوەش دەگرێتەوە کە ڕاست دەکەی ڕەنگەی وابێ کە بیستومە دەڵانی وایە کە زۆر ئەو مادە سەرخۆشکەرە بەکاردێنێ دوای وای لێ دێ بەوە سەرخۆش نابێت دەچێت دەگوازێتەوە بۆ تریاک یا بۆ دەرزی لە خۆدان یا بۆ شتی دیکە دەوردە کە جەستەی بەوە ڕادێ وای لێ کاری تێناکە دەگوازێتەوە بۆ شتێکی دیکە تا ئەگزاری دادەڕزێ وەکو لەوانی کە بڵێ تریاچین نا ئاەتەکە لە ڕاستیدا بۆیە دەفەرم فەجتەنیبوه تاکو ئیش ئەو بیانوە نەگرێت لە جاخۆم پێ سەرخۆش نابێ جاخۆ خوانێ فەرمەوە لەبەر پێ سەرخۆش دەبی هەر دەفەرمێ خۆتی لێ دوور بگرە سەرخۆشی سەرخۆش نەبێت. ئەوە حەدیثەکەی پێغەمبەر سۆسم کە دەفەرمێ کەسێ بە زۆریەکەی سەرخۆش بێ کەمیشی هەر قەدەغەیە دیارە کەمەکەی لە قەدەر خۆی زۆرەکەشی لە قەدەر خۆی. مامۆستا باسی عەقڵمان کرد با بێنە سەر بابەتێکی گرنگ ئەویش ئەوەیە کە ڕاستەکەی مامۆستا نازانم بڵێم ئەمە قوتابخانەیەکی تایبەتە یاخود با بڵێن ئاراستەیەکی تایبەتە کە باوەڕی وایە کە ئێمە هەڵبەت ناڵێن عەقڵ و نەقڵ هەردووچان لێک ئاستان حتمما ئەوەمان نەوتووە بەڵام کێشەکە ئەوەیە ینی ئەو ئاراستەی کە ئێمە قسەی لەسەرەکەین باوەڕیان وایە کە نەقڵ هەبوو کە وحی هەبوو ئیتر عەقڵ هیچ ڕۆڵێکی نییە یعنی باوەڕیان وایە حتا بەرهەمی عەقڵ کە بریتێ لە فکر هەر قەناعەتیان بە فکریش نییە قسەکە لەسەر ئەوەیە بەجددی یعنی کە نەقڵ هەبوو کە وحی هەبوو عەقڵ بەم شێوەیە وەستێ تەعتیلە بێ نەخێر کاک پەیوەند جارێ بۆ ئەوە کە بزانین پێگەی نەقڵ واتە وحی و پێگەی عەقڵ چۆنە تەم عەقڵ مەخلوقی خوایە بەڵام وحی فەرمایشتی خوایە جا ئایا صفەتی خالق سبحانه وتعالى لەگەڵ دروستکراوێکی خۆیدا دەخرێنە تەرازەوە بە تاکید نەخێر گومانی تێدانە ئەوە لە ڕووی کەواتە وحی حاکمە بەسەر عەقڵدا گومان لەوەدانە بەڵام پێشتری باسم کرد وحی خوای پەروەردگار هەرچەندە زۆر بەرزە و گەورەیە و لەگەڵ عەقڵدا ناخرێتە تەرازەوە بەڵام بۆ سێشتان پێویستی بە عەقڵ هەیە یەکەم بۆ ئەوە کە لێی وەری بگرێ هەر وەری بگرێ یەکەم یعنی ئەگەر ئێمە نەبووینایە لەسەر زەوی ئایا خوا پێغەمبەرانی دەناردن و وحیدا دەبەزان نەخێر وحی بۆ چێ هاتووە خوا دەفەرمێ كتاب أنزلناه إليك لتبين للناس ما نزل إليهم بۆ خەڵکی ڕوون بکەیەوە ئەگەر خەڵکێک نەبوونایە خوا کتێبی دانا دەبەزان کەواتە یەکەم عەقڵ پێویستە بۆ کە وحی وەربگرێ دوو بۆی لێ تێبگا قد فصلنا الآيات لقوم يعقلون بۆ کەسانی کە عەقڵیان هەبێت سێ بۆ ئەوە کە جێبەجێیکە یعنی کەواتە لە هەر سێ قۆناغەکەدا وحی عەقڵ بەکاردێنێ پێویستی بە عەقڵە وەری بگرێ لێی تێبگا کاری پێ بکا و جێبەجێیکە وەکو گوتم عەقڵ دیارە ئەگەر بۆ خۆی تەواو دەرکی هەموو شتەکانی کردبایە و بۆ خۆی بەڕێی زانی بایە خوا پێویستی نەدەکەت پێغەمبەران بنێرێت عەلەیهیمو السەڵات وسەلام وحی خۆی دابەزێنێ فەرمایشتمان لەگەڵ بکا لە ڕێی پێغەمبەران و ڕێمان پێشاندا یعنی ئێستا ئەم قورئانە مەزنە کە 114 سوورەتە 6236 ئایەتە 77,000 ئۆندە وشەیە 321,000 ئۆندە پیتەیە ئەم قورئانە مەزنە خوا ئەو فەرمایشتەی فەرمووە ئەم زۆر جار ئاوە لەبەر خۆمەوە ڕادەمێن و بیر دەکەمەوە یعنی بۆیە من ئەم ساڵ ڕەمەزان
طبعا عادەتم وایە هەر شەوێکی ڕەمەزان لە تەراویحەکاندا جوزئێک قورئان دەخوێنم واتە من ئەم ساڵ وەکو هەموو ساڵێ عادەتم وا بووە قورئانم هەموو ختم کرد بیر دەکەمەوە تا جوزئێک قورئان دەخوێنی ئەگەر تۆزێ بە شوێنەی بیخوێنی هەڵبەتە لەگەڵ خوێنی فاتیحە و ڕوکوع و سەجدە ئەوانش جوزئێک قورئان خوێندن ئێمە بەلای کەمەوە سەعاتێکی دەوێ بەلای کەمەوە جا تۆ وەرە 30 سەعات ئەم بیر لەوە دەکەمەوە ئەلبەتە ئەگەر هەر قورئانەکە بێ بە تەنیا ڕوکوع و سەجدە و تەحیات و ئەوانەی کەی تێدا نەبێ لەوانەیە بە نیو سەعات یا بە نیو سەعات شتێک زیاتر تۆ دابنێ 15 سەعات ئەتۆ بێنە قورئان بخوێنە ئەمجا لە هەموو قورئان دەبیەوە بە شەرتێ بە تەجوید و حەقی خۆ بدەی بە پیتەکان و ئەوانە 15 سەعات زۆرە خۆ ئەوەندە فەرمایشتی بۆ ئێمە کردووە بۆ دیارە پێویستیمان پێیەتی خۆ خوا سبحانه وتعالى هیچ شتێک لە زیادە ناکە لە سوورەتی ئاەتی 163 لە سوورەتی النساءدا خوا دەفەرمێ رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل وكان الله عزيزا حكيما بس ناوی 12 لە پێغەمبەران دێنێت عەلەیهیم الصلاة والسلام دوای دەفەرمێ ئەوانە پێغەمبەرێکی دڵخۆشکەر و ترسێنەرن تاکو خەڵک لە دوای پێغەمبەران بەڵگەی نەبێ لەسەر خوا بەڵگەی نەبێ لەسەر خوا یعنی چی یعنی ئەگەر خوا وحی دانەبەزان بە و پێغەمبەرانی نەناربان خەڵک بەڵگەی دەبوو لەسەر خوا لە قیامەت ئەگەر خوا فەرموو بای بۆچی واتان نەکرد بۆ منتان نەپەرست بۆ بەو شێوێ نەبوون بۆ شێوێ نەبوون خەڵک بەڵگەی هەبوو بڵێ خوای من نەمدەزانین تۆ چی پێچاکە عەقڵەکەشم بەشی ئەوەی نەدەکرد ئەگەر عەقڵ بەشی کردبا خوا پێغەمبەرانی نەدەنارد تەنانەت گەورەترین عەقڵ لە مێژووی بەشەردا عەقڵی پێغەمبەران بوون عەلەیهیم الصلاة والسلام هیچ گومانی تێدا نییە ساغترین تەواوترین چاکترین عەقڵی پێغەمبەران بوون خوا هیچ پێغەمبەرێکی نەناردووە سەڵات و سەلامی خوان لەسەر بێ مەگەر لە لوتکەی عەقڵدا بوون و لە هەموو خەڵکی ڕۆژگاری خوان بلیمەتر و عاقڵتر و بەهۆشتر بوون کەچی عەقڵی ئەوانیش بەشی ئەوەی نەکردووە بە بێوەحی خوا بەڕێ بزانێ بۆیە ئەمە ئاوا دەبێت تەماشای نەقڵ واتە وحی خوای پەروەردگارکەین و ئاواش تەماشای عەقڵ بکەین بەڵام لەبەرەوەی وحی خوا سیفەتی خوایە علمی خوایە زانیاری خوایە کە لەگەڵ مەخلوقدا کە عەقڵت بەراورد ناکرێ لەبەر ئەوە مانای وانەیە کە ئێمە گەر وحیمان لەبەردەستدا پێویستمان بە عەقڵ ناکات چونکە عەقڵ سێ جاران پێویستە بە وحی یەکەم بۆی وەری بگرێت دووەم بۆی لێی تێبگا سێم بۆی جێبەجێی کە ئەمجا تۆ ئەگەر بوێنە بێنیەوە بە پیاوێکی وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ کە بەخۆی ئیبن تەیمیە لە ئەسڵدا حەنبەلی مەذهبە کە دەڵێ قال ئەصحابنا یعنی هاوڵانمان واتە لە مەذهبی حەنبەلی هەرچەندە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ لە چوارچێ مەذهبی حەنبەلیش چۆتە دەرێ لەو شتانەی کە پێی وا بۆ کە ئیمام ئەحمەد نەی پێکاوە یا هەروە هەر قسەی لەبارەیانەوە نەکردووە چونکە ئیمام ئەحمەد هەم فەقیه بۆ هەم محەدیث بە بەڵام محەدیثیەتەکەی فەرمودەناسیەکەی بەهێزتر بۆ لە فەقیهیەکەی و شارەزایەکەی لە شەرعدا جا ئیبن تەیمیە مسنەدی ئیمام ئەحمەدی لەبەردەستدا بووە کە زیات 40,000 حەدیثی تێدایە بەڵام ئەدی ئیبن تەیمیە بۆچی هەڵساوە ئەو هەموو فتوانەی داون ئەو هەموو شتانەی نووسیون و شتانەی گوتون کە لە 35 بەرەکدا کۆکراوەتەوە مەجموع الفتاوە هەمووی شیکردنەوە و تێگەیشتن و بۆچوونی خۆیەتی لەبارەی قورئان لەبارەی سونەتەوە کەواتە ئەگەر نەقڵ کافی بوایە خۆ ئیبن تەیمیە خۆ هار نەبووە شێت نەبووە لە خۆ بێنێ ئەو هەموو فتوانە بدا و ئەو هەموو تەحلیلانە بکا و هەموو شیکردنەوانە بکا بۆچی هەر بۆ قورئان و بۆ سونەت بووە هەروەها زانایانی دیکە بە هەمان شێوە شافعی کە الرسالة دنوسي لأصول الفقه دا دنوسي لفقه دا لأصول فقه دا وزاناني ديكا ابن قدامة ككتابي المغني دنوسي ابن حزم كالمحلى دنوسي نووي كالمجموع دنوسي هموي شي كرنوو شي طل كرنوو رون كرنوي شم كواتاي آيات كانوا فرمايشتكاني في غمبر صلى الله عليه وسلم كواتا عقل بيويستا بولي تيجيشتني وحي بوشي كرنوي ورون كرنوي و پاشان بۆ جێبەجێکردنی لەسەر ئەرزی واقع دەست خۆش بێ خوا پاداشت باتەوە مامۆستا سەلامەت بی تۆش ئەڵقەی ژمارە 61مان کۆتایی هەڵ سپاس دەکەین بەڵێ خۆشەویستان ئەگەر نەبرینی 62 تۆمار دەکەین بەتەکید ئینشاءڵڵا بۆ ئەڵقەی داهاتوو بابەتەکە ئینشاءڵڵا گفتوگۆی زیاتری لەسەرەکەین بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئەڵقەیەش تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ